نوكا موسمي موتورات مبردان موتورات آوينا آف كيما موتورات مبردان مثلا كهربنا مستقرة كهرباء مواليدية فولتي خدانة موالدة قوات زيادة نادنه اوتوماتيك موتوري ده اوتوماتيك فانوبت حتى ملف شول بكت بحمد خواه شولي خواه بكت وقتی كهرب ضعيفة تأثير الملف بداية كتو تأثير الملف ديت كت يراني جيت كتو كونديسر وانا اوتوماتيك فصل ناكت اشكالت وان اوانه پتر عطلات مبریده پانکات شتیو صبمتین بس نسبه هم بیجی نسبه پتر مبریده عطل تینو که عطلات وانا جی سبب وانا تقریبا از شیم بجمت اف سالش سال دی باشتریه بس اف سالش هر گازندید خلکیت هایم ولتیت موالیده کیمت کرد بوشد موتور خرابت بین تقریبا اوتوماتیکت بیونه اوتوماتیکت وانا درست شولی خانه کن گرد بردت بوشا خراب کرد ملف گرمت بد باشەتی ئەی کوتیە کە وەکو کوتای ئێمە و عەرەبانە تێرین لێرە دابین یەکەین وەکو دابینمان کردووە ئێوە شلیفی بۆ هێنین و کرێکار حازرەکەین لە بانی ئەیکەینە ناو شلیف و دەمیە درین و دوای ئەوە ئێوەنەوە بۆ مەغزن گەوڕوشتمان عیب دەبێ کە خسمان ئەوێت بە درێژایی زووسان بە گوێرەی سەرما و سۆڵە ئەگە جەوەکە لە باروێ ئەمە کەمتر سەفەکەن جەو لە بار نەبێ ئەمە زیاترە دێنێ و تەڕۆتوشانە حیوانمان دەرناچێت لە ماڵ ئێمە کاسبکارین ساڵانە دوای تاوبوونی درێنە لە ناحیە شێختەویلەوە ئێستا هاتینە بۆ دێ حاجی حەسەن پێواز هاتینە بۆ ئیشی ئەم پیاوە بەڕێزە و خەریکی کایوە دەکەینە شلیفو ئیتر ساڵانە دوای دەڕاستە دوای بردنەوەی دەخڵ و دانەکەی ئێمە تێن بۆ تێکردنی کاو پێویستێتی بۆ ئالک بۆ حیوان و مەڕ و ماڵەت ئائیسەکانەیە ئەم ئاڵفیەمە نییە بەنیوەی ئەوە قیمەتی نەچوەتە سەر و حەد دەری نانێ بۆمان ئائیسەکانە چینە بازارە کابراچێکی سێ برنجە سێنە بە 200,000 ئائیسەکانە لێرە ئێمە ئاوا جەممان کردوەوە مێنجە داکیلۆی داوە ئەڵێن 2200 من دەی نایکە لە کامپاوە لە کاریگەرەوە لە کیسەی هەر کیسەکەیشی لە کیسەی کەتەیەکەین گران بووە هەر ئەوە ئەگەر حەسابیگە لەبارەی بەرهەمی کارەکەەوە هیچێکی وە بۆ نامێنێتەوە ئەلان خۆی سعاتی ئاو فەسکن چامان هەیە کە زۆرتی لێ سعاتی 7,000 ئەمانە 5,000 ئەمانە 4,000 ئەمی ئەمەکە فەسکەین نیو بەرانبەری ئەوانە 4,000 حاڵی عەزم بوویت ئیتر حەسابیکە بۆ بۆنەی درون و کۆکردنەوە و جەمکردن و کامپاکردن و ئەمانە بەخوا حەسابیکە باوەڕکە کیلوی 1000 من بۆ نامێنێتەوە